لەم وانەیەوە دەست دەکەین بە باسکردنی PC Components یاخود PC Parts بە واتایەکی تر ناساندنی پارچە و پێکهاتە جیاوازەکانی کۆمپیوتەر. هەروەکو ئەوەی کە ئاماژەمان پێکردووە لەم زنجیرەیەدا هەوڵ دەدەین تەواوی پارچە جیاوازەکان وەربگرین و ئیش و گرنگی هەر پارچەیەک ڕوون بکەینەوە و بۆ هەر پارچە و پێکهاتەیەک زانیاری پێویست و گرنگی لەسەر بخەینە ڕوو. سەرەتا لەو پارچانەوە دەست پێ دەکەین کە لە دەرەوەن و بەرچاون، لەوانە شاشە، ماوس و کیبۆرد و کەیس و دواتر ئێمە دەچینە ناو ئەو پارچە و پێکهاتانەی کە دەتوانین بڵین لێمانەوە دیار نییە و لە ناو کەیسەکەدا دانراوە کە دیارە لە هەرە گرنگترین پارچە و پێکهاتەکانە، لەوانە پاوەر سەپڵای، مەذەربۆرد، CPU، GPU و ڕام و هارد درایڤ و چەندان پارچە و پێکهاتەی تر کە وەکو ئەوەی کە ئاماژەمان پێکرد ئێمە دانەدانە پارچەکان وەردەگرین و زانیاری زۆر ورد و گرنگیان لەسەر دەخەینەوە. سەرەتاش لە باسکردنی مۆنیتەر یان شاشەوە دەست پێ دەکەین. دیارە وشەی مۆنیتەر یاخود سکرین یا دیسپلەی هەر کامێک لەم سێ وشەیە بە زمانە ئینگلیزیەکە بەکاردەهێنرێت، بەڵام ڕاستترین یا دروستترین وشە بریتیە لە وشەی مۆنیتەر یاخود وەکوەوەی ئاماژەمان پێکرد بە کوردی شاشە. دیارە شاشە وەکو دەزانین ئێمە لە شاشە و ئاوتپوت یان دەرەنجامەکان دەتوانین ببینینەوە. ئەوەی کە لە دەستی ڕاستدا دەیبینین وێنەی لاپتۆپێکە، وەکو دەزانین لاپتۆپ هەمووی بەیەکەوە یەک پارچەی و شاشەکە بەشێکە لە لاپتۆپەکە و ئەوەش کە لە دەستی چەپەوە دەیبینین بریتیە لە شاشە یان مۆنیتەری کۆمپیوتەرێکی جۆری دیسکتۆپ. ئەمانەش چەند وێنەیەکی تری مۆنیتەری دیسکتۆپە. دیارە دەتوانین بڵین مۆنیتەرەکان لەم ڕۆژگارەدا بە شێوازی تەخت و بە شێوازی کێرڤ یاخود قەوس بەردەستن. چی گرنگە کە لێرەدا ئێمە پێویستکە لەبارەی شاشەوە بیزانین؟ یەکێک لە بابەتە گرنگەکان بریتیە لە قەبارەی شاشە. وەکو ئەوەی کە لە وێنەکەدا دەیبینین قەبارەی شاشە لە گۆشە بۆ گۆشەوە دەپێورێ و ئەو یەکە پێوانەی کە بۆی بەکاردەهێنرێت بریتیە لە ئینچ. لە کۆمپیوتەری جۆری لاپتۆپدا دەتوانین بڵین کۆمەڵێک قەبارەی ستاندارد و دیاریکراومان هەیە لە 13 ئینچەوە دەست پێ دەکات بەرەو 14 و 15 و 16 و 17 و لەم ڕۆژگارەدا لاپتۆپ بە قەبارەی شاشەی 18 ئینچیش بەردەستە. ئەم قەبارانەی کە باسمان کردن دەتوانین بڵین بۆ لاپتۆپ تا ڕادەیەکی زۆر تا کاتی ڕیکۆردکردنی ئەم ڤیدیۆیە قەبارەی ستانداردن و بەگشتی لاپتۆپەکان لەم چەند قەبارە جیاوازە بەردەستە. هەرچی سەبارەت بە قەبارەی شاشە یا سکرین سایزی کۆمپیوتەری جۆری دیسکتۆپە دیارە بەگشتی لە کۆمپیوتەری دیسکتۆپدا لە دروستکردنی قەبارەی شاشەدا زیاتر دەستکراوەین، هەر بۆیە قەبارەی شاشەی کۆمپیوتەری دیسکتۆپ بە قەبارەی جیاواز بەردەستە، لەوانە 24 27 32 و بێگومان قەبارەی لەوە گەورەتر و لەوە بچووکتریش بەردەستە. یەکێکی تر لە بابەتە گرنگەکان سەبارەت بە شاشە بریتیە لە سکرین ریزۆلیوشن یاخود ڕوونی شاشە یان دیقەی شاشە. دیارە شاشەکان بە دیقەی جیاواز بەردەستن، بێگومان بە زیادکردنی دیقەکە ڕوونی ئەو وێنەی کە لە شاشەکەەوە دەردەکەوێت زیاتر دەبێت و وێنەکە دەتوانین بە شێوازێکی ڕوونتر و جوانتر ببینین. ئەوەی کە ئێمە لەو خشتەیەدا دامانناوە ئەمە چەندانەیەکە لە دیقە ستانداردەکان، بێگومان دیقەی جیاوازتر لەم چەند دیقەیەش بەردەستە، بەڵام دەتوانین بڵین ئەمە دیارترینەکانە، لەوانە HD یاخود بە 720p ناسراوە. ئەمە ناوی یەکێک لە دیقەکانە کە دیارە HD کورتکراوەی های دیفینیشنە، بێگومان ئەمە ناوی دیقەکەیە. کاتێک باسی دیقە دەکەین بە دیاریکراوی مەبەستمان لە ژمارەی پێکسڵەکانە لە پانی و لە بەرزی شاشەکە. بۆ نمونە دیقەی HD ژمارەی پێکسڵەکانی لە باری پانیدا بریتیە لە 1280
80 پێکسڵ و لە باری درێژیدا 720 پێکسڵە. جگە لە HD ئێمە چەند دیقەیەکی تریشمان هەیە لەوانە Full HD و 2K و Quad HD کە بێگومان هەندێک جار 2K و Quad HD بە هەمان ناو یا هەمان وشەی بۆ بەکاردەهێنرێ و جگە لەوەش ئێمە 4K و 8K شمان هەیە. ئەگەر سەیری خشتەکە بکەین بێگومان هەتا دیقەکە بەرزتر بێتەوە ژمارەی پێکسڵەکان لە پانی و درێژی شاشەکەدا زیاد دەکا وەکووتمان ڕوونی و دیقەی شاشەکەش زیاد دەکا و لە هەمان کاتیشدا بێگومان کاریگەری لەسەر نرخی شاشەکە دروست دەکات. جگە لەو دوو بابەتە گرنگەی کە ئاماژەمان پێکردن کە زۆر گرنگە لەبارەی شاشەوە ئێمە بیزانین بێگومان کۆمەڵێک بابەتی تری گرنگمان هەیە کە ئەگەر زیاتر لە ناسینی شاشە ورد ببینەوە گرنگە کە ئێمە زانیاریمان لەسەر ئەو بابەتانەش هەبێت. لەوانە ڕفرێش ڕیت دیارە شاشەکان بە چەند ڕفرێژ ڕیتێکی جیاواز بەردەستن وەکو ئەو چەند نمونەیە کە لە بەرچاوتان دانراوە لەوانە 60 هێرتز دیارە ڕفرێژ ڕیت یەکەی پێوانەکەی بریتە لە هێرتز 60 هێرتز و 75 هێرتز و بەرەوسەرەوە. ئەمە یەکێکە لە بابەتە گرنگەکان کە دەتوانین بڵین زیاتر گەیمەرەکان یاخود ئەوانەی کە کۆمپیوتەر بۆ کردنی گەیم بەکاردەهێنن ئەم بابەتە بەلایەنەوە گرنگە و زۆر گرنگە بۆیان کە ڕفرێش ڕیتی شاشەکەیان زۆر بێت. حاڵێکی تری گرنگ بریتە لە ڕسپۆنس تایم کە دیارە بە ملی سێکەند مەبەستمانە بە دیاریکراوی هەتا ڕسپۆنس تایم کەمتر بێت لێرەدا خاڵێکی گرنگتر یا پۆینتێکی گرنگتر بۆ ئەو شاشەیە هەژمار دەکرێت. ئەمەش دیارە زیاتر بابەتێکی پەیوەندیدارە بەو بەڕێزانەی کە کۆمپیوتەر بۆ گەیم بەکاردەهێنن. خاڵێکی تر بریتە لە پانێڵ تایپ دەتوانین لێرە بڵین جۆری شاشەکە کە دیارە چەند جۆرێکی جیاواز بەردەستە لەوانە IPS LED و OLED و چەند جۆرێک یا چەند تایپێکی تری جیاواز. خاڵێکی تر بریتە لە ئەسپێکت ڕەیشیۆ کە دیارە ئەمەش بابەتێکی گرنگە لە شاشە و لە شێوازی دەرکەوتن و پیشاندانی وێنەکە لەوانە 3:4 و 16:9 و 21:9 و بێگومان چەند ئەسپێکت ڕەیشیۆیەکی تریشمان هەیە. وجگە لەوەش خاڵێکی تری گرنگ کە ئێمە لێرەدا دەتوانین بڵین ئاماژەمان پێ نەکردو و گرنگە ئاماژەی پێ بکەین ئەویش بریتە لە ئەو پۆرتانەی کە لەسەر شاشەکە بوونی هەیە کە دیارە ئێمە لەوانەیەکی تایبەتدا باسی پۆرتە جیاوازەکان دەکەین بەڵام بەشێک لە پۆرتەکان بە دیاریکراوی تایبەتمەندن لە بابەتی شاشە و لە بابەتی پیشاندان لەوانە پۆرتی HDMI یا ئەوەی کە بە HD ناسراوە کە بێگومان هەبوونی پۆرتەکان یاخود ئەو پۆرتە جیاوازانەی کە لەسەر شاشەکە بوونی هەیە ئەمە تا ڕادەیەکی زۆر کۆنتترۆڵی دەتوانین بڵین زۆر شتمان بۆ دەکات لەوانە کۆنتترۆڵی دیقەی شاشەکە دەکات لەبەرەوە جۆرێک لە یاخود بەشێک لە پۆرتەکان توانای پیشاندان و گەیاندنی دیقەی بەرزیان نییە هەر بۆیە ئەو شاشانەی کە دیقەکانیان بەرزە چەند پۆرتێکی تایبەت و بە ڤێرژنی تایبەت لە سەر شاشەکە بەردەستکراوە.